چەند ڕۆژێکە شەڕوپێکەدان لە هەرێمی ناگۆرنۆ کارەباخ لە نێوان سوپای ئەرمینیا و ئازەربایجان دەستی پێکردوێتەوە و حکوومەتی باکۆ لەسەر داوای کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاگربەسی تاکلایەنەی ڕاگەیاند. زاکیر هەسەنۆف وەزیری بەرگری ئازەربایجان ڕاگەیاند لە شەڕوپێکەدانەکانی ئەم دواییەدا 12 سەربازی هێزەکانیان و زیاتر لە 100 سەربازی سوپای ئەرمینیا کوژراون و 6 تانکیش تێکشکێنراون. وتیشی هێزەکانیان ژمارێک ئۆردوگا و بەرزایی سراتیژیان لە هەرێمەکەدا کۆنتڕۆڵ کردووە. لە بەرامبەردا تیرگان سەرگیسیان سەرۆکوەزیرانی ئەرمینیا بەیاننامەکەی ئازەربایجانی ڕەت کردەوە و ڕاگەیاند تەنها 18 سەربازیان کوژرا و 35 تریش بریندار بوون. وتیشی هێزی ئاسمانی ئەرمینیا هێلیکۆپتەرێکی لە جۆری MI-24 سەر بە سوپای ئازەربایجانیان تێکشکاندووە. لەلایەکی ترەوە سەرۆکی هەرێمی ناگۆرنۆ کارەباخ شەڕوپێکەدانەکانی بە پێشێلکردنی ڕێکەوتنەکەی جنێڤ تایبەت بە ئاگربەز لە هەرێمەکەیان ناوبرد و حکوومەتی باکۆی باڵگیرسانی شەڕوپێکەدانەکان تۆمەتبار کرد. هاوکات سەرۆکی ئەرمینیا ڕاگەیاند لە دوای هێرشە بەردەوامەکانی ئازەربایجانەوە چیتر کار بە بڕیاری ئاگربەز ناکەن. وتیشی ئازەربایجان هەموو جۆرە چەکێکی قورسی وەک تانک و تۆپ و هێزی ئاسمانی لە سنووری هەرێمەکەدا بەکارهێناوە. لەلایەکی ترەوە هەرێک لە رووسیا و ئەمریکا و یەکێتی ئەوروپا داوایدان بە خۆداگرتن و هێورکردنەوەی دۆخەکەیان لە هەردوو حکوومەتی یەریڤان و باکۆ کرد. بۆ پێش کە ئازەربایجان و ئەرمینیا هاوسنوورن لەگەڵ ئێران و تورکیادا، هەرێک لە تاران و ئەنقەرە داوایان لە هەردوو لا کرد دەست بەجێ ئاگربەست ڕابگەێن. ئەوە لە کاتێکدایە پێشتر جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆبوونەوەیەکیدا لەگەڵ ئیلهام عەلیێڤ سەرۆکی ئازەربایجان داوای کردبوو لەگەڵ ئەرمینیا بگەنە ڕێکەوتن و کۆتایی بە ململانیەکانی نێوانیان بهێن. ئەوەش یەکەم جار نییە ئازەربایجان بە بەکارهێنانی هێز هەڕەشەی کۆنتڕۆڵکردنەوەی هەرێمی ناگۆرنۆ کارەباخ دەکات و شەڕوپێکەدانەکانیش ترسیان دروست کردووە لە فراوانبوونی مەوداکەی بۆ ناوچەی قەوقاس کە بۆری گواستنەوەی نەوت و غازی سروشتی پیادا تێپەڕ دەبێت. لە سەردەمی یەکێتی سۆڤێتدا هەرێمی ناگۆرنۆ کارەباخ بە ئازەربایجانەوە لێکێنرا، بەڵام لە ساڵانی نێوان 1970 و 1994دا جەنگ لە نێوان هەردوو وڵاتدا بەرپا بوو کە تیایدا نزیکەی 30,000 کەس کوژران و 100,000 تریش ئاوارە بوون و هەرێمەکەش لەلایەن هاوڵاتیانی بەڕەچەڵک ئەرمینیەوە کۆنتڕۆڵکرا. لە ئێستاشدا پشگیری دارایی و سەربازی لە ئەرمینیاوە پێدەگات. لە ساڵی 1994شەوە ئاگربەز لە نێوان ئەرمینیا و ئازەربایجان ڕاگەێنراوە، بەڵام ناوبەناو هەرێمەکە شەڕوپێکەدان بەخۆیەوە دەبینێت و تا ئێساش ڕێکەوتنێکی ئاشتی لە نێوان هەردوو لادا واژۆ نەکراوە. کاروان شێخ موحسین NRT